كامران هات ئەوە چ باشە؟ ئەو پرۆژەیە کە ئێستا لە سۆران دروست دەکرێت ئەو بەرزە پردە لە سۆران نە لە بەغدا نە لە هەموو عێراق هیچ پرۆژەیەکی لەم شێوەیە نەکراوە. عەقڵ قبوڵی ناکات چ جوانیەکە. لە چلەی هاویندام ئەو ئاوە سازگارە چەندین ساڵە بە فیڕۆ دەچێت، بەڵام ئێستا حکوومەتی کوردستان دەیەوێت بەنداو لەو ناوچەیە دروست بکا و چیتر ئاوی سازگاری کوردستان بە فیڕۆ نەچێت. کامران ئەوە دەبینی ئاستی ئاوەکەەوە و بەرزای و شاخەی تقریبا ئەو ئاوە هەتا 30 مەتری بەرز دەبێت. حکوومەتی هەرێم بە تایبەت خودی سەرۆکی حکوومەت بڕیاری داوە بەنداوێک لە ناوچەی ئێوە دروست بکات. دڵتان پێی خۆشیان پێین خۆشترین شنو الفرق ما بين بغداد وأربيل؟ بغداد يعني ماكو سلالات مناطق طبيعية. پرۆژێ زۆر گەورەمان جێبەجێ کردووە و پرۆژێ زۆر باشمە لە بەردەستدایە، بەڵام گەورەترین پرۆژە کە ئێستا ئیوێ باسی بگرێتن پرۆژەی بەنداوی گوندی دێرانەیە کە قەبارەکەی ئەوەندەی پرۆژەی بەنداوی گۆمەسپان دەبێت. سۆران دەیکا حکوومەتی کوردستان حکوومەتی هەرێم هێشتا پردێکی بەم شێوەیە لە بەغدا و هەموو عێراق نییە. قسەکەم ڕاستە بەڕێز عەدنان؟ بەڵێ ڕاستە، بەڵێ ئەوە یەک لە بەرزترین پردەکانی عێراقا لە 300 مەتری درێژە لە بەرزترین خاڵ وەک جەنابەت پێفەرمی لێرەیە 32 مەتر بەرزە. ئەو پردە لە 2 ئەپارتمنت پێکهاتە لەگەڵ 8 پیری دوانە پێکهاتوو. کاکە ماندوو نەبن یاخوا هەر باش بن هەر تەندروست بن. تەبعاً لە پرۆژەکانی کوردستان ئەو پرۆژانەی کە لە کوردستان ئەنجام دەدرێ هەلی کار بۆ سەدان کرێکاری خۆمانە دروست دەکات. ئێوە هەموو خەڵکی کوردستانن جەماعەت؟ طبعا من دەچمە هەر پرۆژەیەک پرسیاری ئەوە دەکەم چەندەی خۆمانەیە. کاک ئیسا لێرە ئەندازیارە کوردەرە کامەرا تو باس چی دەکەی؟ هەموو شتەکانی ئێمە خۆمانەیە. بەچتی هەموو شتان خۆمانەیە؟ بەڵێ کرێکارەکان و شیشەکانمان هەر خۆمانەیە. باشە لە هەولێر دێنین مەسەرەن لە سلێمانی دێنین شیشەکان 32 ملیۆنیان هەر شیشەکە بمانەوێ بەرهەمی ناوە خۆن. باشە شێژی خۆمانە چیمەنتۆی خۆمانە بەڵێ دار و بەردی ئەوەی کە لێرە بەکار دێنرەدی خۆمانە. شۆفێرەکانمان کارمەندەکانمان ئەو کارمەندانی کە لێرە کارەکەن یعنی ئەگەر چۆن ئەگەرنا هەر هەمووی یعنی خۆمانە سەتا باشە بەس پێم بڵێ توخوا ئێوە دەتوان ڕکابەری کۆمپانیە بیانیەکان بکەن؟ ئەکید ئەوەی کە لە دەرەوە کرێ و ئەوەی کە لە وڵاتانی کەشەکرێ ئێمە دەتوانین ئەو کارانە بە زیادەوە تەواویان کرد. یعنی ڕکابەری دەکەن؟ بەڵێ ئەکید. تەمەنی بۆ چەندە ئەمە؟ تەمەنی سەروی 50 ساڵە، بەڵام عادەتەن هەموو پرۆژەکانی دنیا وایە دوای ماوەیەکی زۆر دوای مەسەرەن 70 ساڵ 50 ساڵ ئەکید پێویستی بە نۆژانکردنەوە هەیە. هەروەک ئێستا دەبینین مەسەرەن زۆربەی پرۆژەکان کە پێشتر کراون لە زۆربەی جێیەکان مەسەرەن بینایە یان هەر پرۆژێکی دیکەیە کە گەورەیە ئەوە وەکو پرۆژێکی ئاسایی نییە. ئەوە پرۆژێ ئاسایی سترکچەرە. ئەم پرۆژێ سوپەر سترکچەرە. سوپەر سترکچەرە یعنی لەسەرەوەی سترکچەر. ئالی زۆریان کەمە؟ وەڵای ئالیشی کەمە ساڵی گیرانە وشکە ساڵی تاسیری کەم. خەڵکیان دەرەیتۆ؟ یاکرینە هەیە بجیلێنە قەزاشن ئاکرێ. یا ئەهلەن وەسەهلەن سەرچاوان. پێم بڵێ ئێستاوە پرۆژەیەکی جوان کۆمپانیایەکی کوردستانی
دوو شەقام دروست دەکات بەێ دڵت پێی خۆش ئەریوەلە پێی خۆش پێت خۆشە ئەریوەلە لە خی بە زیاد بەس هەمووش خۆمانەیە دەزانی ئەریوەلە هەمە وەل بۆین تێ خۆش هەری زاری کوێ خۆمانە لە بۆ بێ کرێکار خۆمانە شۆفەر خۆمان ئەو خۆشترە مەواد خۆمانە ئەو هەریزەری خۆشە حەز دەکەی کوردستان ئاوەداری ئەریوەلە حەزەکەین لە خوای بە زیاد دێڵە ئیشاڵڵە خوا ڕزقی هەموو دەدا ئەو ئالیکەچی باش بنیسیاربی دوای بەسەرکردنەوەی پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی استراتیژی بەنداوی دێرانە بەسەر دەکەمەوە کە دەجار لە بەنداوی گۆمەسپانی هەولێر گەورەترە. بەنداوێکی گەورە کە دەجار بەقەد بەنداوی گۆمەسپان گەورەترە لێرە دروست دەکرێت. کاکەژار پێم بڵێ بەنداوەکە لە چێە؟ ئەمە شوێنی بەنداوەکەیە ئەم شوێنە پرۆژەیەکی استراتیژی زۆر گرنگی حکوومەتی هەرێمی کوردستانە لە ئیداری سۆران لە نێوە ئەو دوو بەرزایی بەڵێ فەرموو دەچین ببینین بچین فەرموو. ئەوە ئاوەکەیە بەڵێ کاکامران ئەوە ئەوە سازگار و سروشتیە کە بڕیار وایە ببێتە شوێنی بەنداوەکە ئاوێکی زۆر خۆڕ خۆڕسک و سازگارە سەدقات لەو ئەوە خاوێنترەکە لە بازار و لە دەبەکان دەفرۆشێ ئەم ئاوە لەو شاخە بەرزانە دێتە خوارەوە ئاوی بەفرە لێرە ئینشاڵڵا دەکرێتە بەنداوێکی زۆر گەورە بێزگە لە بەفر ئاوی باران سەرچاوی کانیشی هەیە بەتاکید بەڵێ ئاوی کانیاو هەیە بڵێن باران و سەرچاوی دیکە هەیە کە دڕژێنە ناو ڕووبارە بەڵام 100 ڕووبارێکی خۆڕسک و سروشتیە باشە بەڕێزانم سیرکەن بەڕێزان سیرکەن من ئێستا لە مانجی ئابم گەرمترین پلەیە یعنی کە گەرمترین پلە تۆمار کراوە بەڵام ئێستاش ئاو دەڕوە ئەوە بۆ مانایە نییە ئێمە لە وەرزی هاوین بڵێن ئەم بەنداوەی کە لە داهاتوو دروست دەکرێ ئاوی تێدانا لە چلەی هاویندام ئەو ئاوە سازگارە چەندین ساڵە بەفیڕۆ دەچێت بەڵام ئێستا حکوومەتی کوردستان دەیەوێت بەنداو لەو ناوچەیە دروست بکا و چیتر ئاوی سازگاری کوردستان بەفیڕۆ نەچێت. دانیشتوانی گوند و دێهاتەکان ماشەڵڵایان لێبی چاویان زۆر تێرە هەر هاتین گوتیاوەرە کاکە خیاری خۆمانە کە بەڕاستی بە تامام کرەی خۆمانە چەندین بەرهەمی دیکەیان هەیە. کاکە عەبدولوەحید دەڵێ لە 10 ساڵی من لێرە دەستم بە ژیان کردووە بەڵام باسی لە شتێک کرد بەڕاستی ترسام دەڵێ ئاوی بیرمان کەم بووە ئاومان هەوشە کەمە هەرێ وەرە هەدە مایە نەمایە هەر هیچ یەک قەتر تێ نەمایە دەبەر چ باران نەبوون هیچکە ساریە باران کەمە باشە باشە باخچەن هەموو هیشن باختەشی شو هەرێ وەڵا وڵاهی پێم ناخۆشە ئەوە بەرهەمی خۆمانە بەێ ئەوە خڕی خۆمانە ئەو بەس بۆ خواردنیان دەی فرۆشن جار بەس بۆ خواردنیم کردە بەس بۆ خوارد باشە پێم بڵێ حکوومەتی هەرێم بە تایبەت خودی سەرۆکی حکوومەت بڕیاری داوە بەنداوێک لە ناوچەی ئێوە دروست بکات بەێ دڵتان پێی خۆشیان پێین خۆشترین چشتە زۆر دەستخۆشی لەو کەسەی دەکەن کە ئەو بەنداوی دروستەکەن دڵ پێی خۆشە زۆر دڵین پێ خۆشە یعنی زۆر مەمنونی حەز دەکەی لەوانەیە هەموو کەسێک ئیسیفادەی لێبینی حەز دەکەی زوو تەواوبی حەز دەکەم ئەوڕۆ تەواوبی ماسی دەگری ئەوجە ئەودا ماسی دەگرین ئەودا دەبیتە گەشتیاری ئەودا لە بەگەر ترێ و دەبی ماسیش دەخۆین یعنی خیاری زۆر دەبی بەرهەمی زیاد دەبی هەموو شتە زیاد دەبی باشە ئێوە وەکو دانیشتوانی ئەو ناوچەیە داواکاریتان چییە چتان دەوێت شتێک کەمە خزمەت گوزاریەک والله خزمەت گوزاری ئاو نەکەمە ئەو یەک دومیش خزمەت گوزاری وڵی زادە و بان ئەوە تێبینی و باشە خراننی مەکتەبیشتان هەیە مەرێ مەکتەبیشمان هەیە مامۆستاشمان هەیە الحەمدولیلا پێشتر هەبوو یان ئێستا دروست لە مێژە هەمێژە هەیە بەرێ
بەخوا ژیانی گوندی سەدقات لە ژیانی شار باشترە لەبەرەوەی خۆراکەکانی هەمووی سروشتە ئەو ماستە نازدارەی دەبینن ئەوە ماستی چێرە وەکو ئەو خاتونە باس لێوە دەکات ئەو چێرانەیە هەموو جارێک کە ماست دەکڕین لە بازار هەر کە سەرەکەی دەخۆی دواتر دەبێتە ئاو لێرە چەند شتی بەرهەمی خۆمانەتان هەیە بەس ماست وەلا ماستە پەنیرە لۆرە زازیە ماشەڵڵا بەرێ بەرێ ئەو هەموو کەسکێن ڕوونا هێلکێن هەموو شتێکتان بەرێ بەرێ بەس پێم بڵێ تخوا ژیانی گوند خۆشتر نییە لە ژیانی شار گوند خۆشترە گوند شار چنیە تۆ ئێستا بتنێرنەوە شاری دەڵێ ناچمەوە نارە ناچمە شارە گوند خۆشترە گوند خۆشترە هەوایەکەی کەش و هەوایەکەی هەمووی خۆشترە بەرێ بەرێ باشە ئێستا بەنداوێک دروست دەبێت گرفتی کەم ئاویتان هەیە وانە بەرێ ئەو بەنداوە دروستبی دڵت پێی خۆشە بەرێ هەرێوەلا حەز دەکەی بەنداوەکە دروست لا پێم خۆشەوەلا ئەدی ئەو ماستانەی لە بازار هەیە هەمووی دەبتە ئاو ناخورێ ماستی بازار ناخورێ ئەوە دەبتە ئاو نابیتاو نابیت نابی هۆیە ماستی خۆمانە بیخۆ مەترس بەرێ 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 بەس پێم بڵێ حکوومەت دەیەوێ ناوچەی گەشتیاری ئەو بێخاڵ جوانی بکاتەوە شتێکی شارستانی نوێ پێت باشیان خراپ والله باشە تو باش نییە باشە ئێستا هەست دەکەی قەرەباڵغە چەند ساڵی هەیە بۆ خدای هەند جوانە هەند زۆر جوان ئاوەکە جوانە بێخاڵ جوان بەس دەور و بەرەکەی تۆزە ئەوە فندق ئەوە هەموو تش بەس دەبیشتی تازە باشترە باشترە ئەگە تازە بکرێت تازە جوان بکرێت دەڵێ دەست پێ بکەن دەست پێ بکەن تۆ دەڵێ چ بکرێ باش بۆ هەمیشە گۆڕانکاری چ بکرێ باشە ینی بۆ نمونە تۆ چ لە مێشکدایە خۆی عادەتەن پرۆژە ئیسیسمانیەکان دوو بۆشیان هەیە بەشێکیان ئەوەیە کە خزمەت بە خەڵک بکات بەشێکیان ئەوەیە کە هەڵی کار لە کۆمەڵە خەڵکانی کتێب بڕەخسێنێت کەوا بکە ئەو ناوچەیە بە بەرهێنانێکی جوانی هەبێت لە بۆ خاک و وڵات و هەوڵاتی ینی کە گەشتیارەکی بێگانە دێ دووشت دەکە هەم بە خاکەکەی هەم بە هەوڵاتەکەی ئێمە نابێ پاشکەوین سەرۆکی حکوومەت دەڵێ دەبێت باشترین پرۆژەی گەشتاری لە بێخاڵ و گەلی عەلی باشە مكان جميل كردستان اجمل محافظه دخلت لها اجمل اقليم لما تدخل اربيل شو تحس؟ راحه نفسيه راحه نفسيه ترتاح راحه نفسيه شنو الفرق ما بين بغداد واربيل؟ بغداد يعني ماكو سلالات مناظر طبيعيه لە ناوچەی گەشتیاری بێخاڵ زیاتر لە 500 کرێکار کار دەکات کرێکاری ئەو ناوچەیە و بەشی زۆری خاوەن مڵکیشەیە کە ژمارەکەی زۆر دیار نییە کاکسەلیم کە یەکێکە لە خاوەن مولکەکانی ئەو ناوچەیە دەڵێ وەڵا کاکە ئەمە دڵمان خۆشە پرۆژەیەکی تازە لە بێخاڵ دروست ببێت بەڵام وەڵڵاهی ترسیشمانەیە ترستان لە چییە؟ چۆن پێشوازی لەو پرۆژەیە دەکەن؟ بەدڵنیایی ئەو هەر پرۆژێک کە پرۆژێکی نیشتیمانی گەورە بن وەکو سەرمایە بە وڵاتە بەکاربێن وەکو هاوڵاتی ئەو نیشتیمان دڵمان پێخۆشەوە پشتیوانی و هاوکاری شەبی واقعی ژیانی ئێمە کە خوا لێرە خەڵکی کوردی خاوەنی ئێرانین بە سەدان ساڵ لێرە ئەژین خصوصەت و تایبەتمەندی ئەو گوندە کە لێرە ئەژین بە سەدان خێزان بۆ سەدان کرێکاری ناوخۆیی بۆ تاقە کرێکارێکی بێگانەش لەو ناوچەیە ئیش ناکە زۆر جوان باشە چتان دەوێت داواکاریتان پێمان وایە پرۆژەکە لە ڕووی دیزاین و بۆ مەبەستی وە بەرهێنانی گەشتیاری هەنگاوێکی گرنگە لەو ناوچەیە بە تایبەتی لە ناوچەی دارەی سۆران لەو لێ تێگەیشتن و دانیشتانێک کە لەگەت بەڕێز جەنابی والی کاک هەڵگۆڕیشمانە هەیە گەیشتینە ڕاستێک و لێک تێگەیشتێکی باش کە تا ئەو پەڕی متمانەیەکی باشمانە جەنابی وەگرت و دڵنیانیشین خاوەنی قسەی خۆی بێ کە ئەو بە وەکالەت ئەوەی ڕاگەیاند و سەرۆشی حکوومەت پێی ڕاگەیاند و پارێزەری مافەکانی ئەو خەڵکە بن زاگەر ئەوانیش پارێزەری مافەکانی ئەو خەڵکە بن لێرە بەدڵنیایی هیوادارم ئەو پرۆژێ سیمایەکی جوان بەو ناوچەیە و دڵی ئەو وڵا هاوڵاتیانە ئەو کرێکارانی کە لێرە زیاتر خۆشکامەش لەو پەڕی هاوکار و هەماهەنگە بین کەوایە ناوی خۆی لێبینن دەست بە پرۆژە بکەیت
بەڵێن گەلگاتە جێ وەکو خۆی ئێمەش پابەند دەبین ئینشاڵڵا. دوای بەسەرکردنەوەی بێخاڵ ویستم لە خودی سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران زانیاری دەربارەی ناوەڕۆکی پرۆژەکان بزانم تاوتوێی ڕاوبۆچوونی خەڵکو و داواکاری کاسبکارانی ناوچە گەشتیارەکان بکەین. کاک هەڵگورد سڵاوتان لێبێت ماندوو نەبن باشە ئەحواڵتان یاخۆ هەر باش بن ڕێزدارن. طبعاً کاک هەڵگورد یەکێکە لەو بەرپرسانەی کە لە نێو هەرێمی کوردستان ناوێکی دروست کردووە لە ڕووی ئیداریەوە بە ئیشادەی خەڵکی سۆران کەسێکی سەرکەوتووە. بەڵام لە سەرەتادا دەمەوێت بپرسم ئەوە خەڵکی سۆرانە کاک هەڵگوردی دروست کرد یان ئەوە خزمەتکردنی کاک هەڵگوردە بۆ خەڵکی سۆران ناوی تۆی دروست کردووە؟ ئەوە بابەتێکی دوولایەنەیە هەردووچیان ئەمە هاوکاری پاڵپشتی ئەو خەڵکەنە بە ئێمەشمان دەتوانین بەو شێوەیە کار بکەین. طبعاً بە پاڵپشتی و پاڵپشتی سەرۆکی حکوومەت بۆ ئەو دەبەرە، بەڵام کارکردنی یەکتیمی هەموو هاوکاری و پاڵپشتەکانی ئەو خەڵکە وای کرد کە ئەمە بتوانین ئەو دەستکەوتانە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەدەست بێنین. پرسیاری خەڵکم هێناوە ئامادەی وەڵامی بدەیتەوە؟ بەدڵنیاییەوە ئەمە ناویسەوە کاتێک لە ترسم لە پرسیارەکانی خەڵکی خۆم نەبەدەست. بەڕاستی ئەگەر تەمەشای ئەو پرۆژانە بکەی عقل قبولی ناکات چ جوانیەکە دەدرێتە ناوچە گەشتیاریەکانی بێخاڵ شەلالی گەلی عەلیبەگ و ناوچەکانی دیکە ئەمە چۆن دیزاین کراوە؟ طبعاًەوە کۆمپانیایەکی تایبەت و تایبەتە بە بواری دیزاینی شوێنە گەشتیاریەکان کۆمپانیایەکی بیانیە و ئەوەی کە من لێرە دەمەوێت ئاماژەی پێ بکەم خودی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی ئاگاداری و سەرپەرشتی وردەکاری تەواوی ئەو دیزاینەی کردووە. ئەنی لە ماوەی ئەو 2 ساڵە جەنابی سەرۆکی حکوومەت خۆی سەرپەرشتی ئەو دیزاینەی کردووە بۆ ئەوەی بە شێوەیەک بیتن زۆر بابەتی لە بەرچاوگرتیە بۆ نمونە بۆ ئەوەی کەمترین دەستکاری سروشت بکرێتن کە ئەوە زۆر بەلای جەنابیانەوە گرنگ بوو دەستکاری سروشت نەکرێتن لە زۆر شتێکەش لە بەرچاو گیراوەوە. ئەو کۆمپانیای کە جێبەجێ کردووە کۆمپانیایەکی تایبەتن بەو جۆرە دیزاینانە. باشە سیرکەن بەڕێزانم لە کوردستان تەلفریک دروست دەکرێت بەڵام چ جۆرە تەلفریکێک وەکو پاس دەتەوێت لە بێخاڵ بوەستی لە گەلی عەلیبەگ بوەستی یان بچیە ناوچە گەشتاریەکانی ڕواندوز و دەوروبەری. ناوەڕاستی 2021 ئیدارەی سربەخۆی سۆران ڕاگەیەندرا دوای ئەوەندە ساڵە یعنی چی ئیزافەیە کراوە لێ؟ ئەگەر باس لە پرۆژەکان بکەین ئێمە لە ماوەی ساڵانی ڕابردوو دابشکارێکمان کردو چکەمە پرۆژەی خزمەتگوزارە سەرەتاییەکانمان هەیە کۆکریتی کوچە و کۆڵانەکانە ئاوا بە پرۆژەی استراتیژیشمان هەیە هەموو دەزانین لێرە ناوچەیەکی گەشتیاریە پرۆژەی استراتیژیەکان بە تایبەتی ژێرخانی ڕێگاوان کە کارێکی سەرەکی و بەرنامە و پلانێکی سەرەکی ئێمە بوو لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەستنەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران بوو بە هەولێری پایتەخت و بە شارەکانی دیکە کە باس لە بەستنەوەی ئەو سۆران دەکەم ئەو ڕێگەبانانێک کە کاتی خۆی هەبووە لە نێوان سۆران و پارێزگاری هەولێر بە هەموو سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران 100 ئۆتۆمبیلی نەبووە ئێستا بە ڕیکۆرد 100,000 سیارە لێرانە تەسجیلە لە بەڕێوەبەرایەتی هاتووە 100,000 سیارە. چەند پرۆژەی ڕێگاوبان لە بواری جێبەجێکردن دانەوە و دەتانەوێت لە داهاتوش جێبەجێ پرۆژەی چلمەتری کە بەرزترین پردە ئێستا لە کارکردندا پرۆژەکە بە تەوابوونەوە پرۆژەیە لەگەڵ پرۆژەی سیمەتری سنای کۆنی پێدرێن کە ئێستاش تقریباً 170 کارەکانی تەواو بووە پرۆژەیەشکمانە بۆ سەر و چاوەکانی کە تەواو بووە. من هەندێک پرۆژەم بەسەر کردەوە گۆڕانکاری بووە لە سۆران ئێستا کە ئیدارەی سەربەخۆیە بەڵام گرفتی شەیە کەمی کارە بە چی دەکەن؟ داخلەی خودی جەنابی مەلا مستەفا کە هاتە ناوچەکەی و ئەو کێشەی و چای خودی خۆشی هاتە سەرخەت ئێمە کۆبوونەوەیەکمان کرد و خۆشحاڵیەوە ئەو کێشەیەمان چارەسەر کرد لە دابینکردنی کارەبایی
پێویست لەو ماوەیەدا خۆمان هەمومان دەزانن ئێستا پرۆژەی ڕووناچی کە پرۆژەیەکی استراتیجی کابینە نوێنی حکوومەتی هەرێمی کوردستان کە تا ئێستا چارەسەر نەکراوە بە هاتنی ئەو پرۆژەیە لە کۆتایی مانجینۆ بۆ سنووری سۆران و دەوروبەریشی لە قەیرانی کارەبا بێگزاری نەزاتمان دەوێتن ئەمە وەکو ئیدارە دەزانین مەعاناتی ئەو کێشە ئەو مۆریدانە چ بووە. ناوچەکەتان دەوڵەمەندە لە سامانی ئاو سەرزەوی بەڵام بەنداوتان نییە. بەنداوی دێران یەکێک کە دەبێت یەکێک لە بەنداوە هەرە گەورەکان زیاتر بەرامبەر بۆ مەسپانە با بڵێن قەبارەی بەنداوە بڕیاری لەسەر درراوە باڵێ بڕیاری لەسەر درراوە ئێستا لە حاڵەتی دیزاین و جێبەجێکردن و تیمی جیۆلۆجی ئێستا ئەوڕۆ لێنراون بۆی سەردانی شوێنەکە بزانین چۆن دیزاینەکە چۆن دروستی بکرێتن ئەوە بە دروست بە تەوابوونی ئەو بەنداوە تەواوی سنووری خەزای ناوەندی سۆران تا لەگات خەلفان ئەو ناوچێ بە گرافەتی ینی شوێنێکی بەرزە بەبێ مزەخە ئەوان هەموو بەراو دەبێتن کە سوودێکی باشی هەم بۆ کوشتتوکاڵی هەم بۆ ئاو و هەم بۆ کارباژێتوان استفادە بکەن ئەو یەکێک لە پرۆژەکانە ئەوانی کەشمان لە بەرنامەدای ئەوەی کشتی باش لێتوانە کامەرە بەنسبەت بەنداو سەرچاوی ئەو ئاوانە هەمووی دەکەوتە ناو سنووری ئیدارە سەرکۆسرانی لە شوێنێککە نایەت نسبەتی کاتەوە بەنداوە دروست بکەیت چێشەل بۆ دروست بکەن و ئاو لەسەر بدەن. ڕێڕای دروستکردنی گرفت و بربەست لە بەردەم کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام کۆڵنەدان بۆ باشترکردن و ئاوەدانکردنەوەی زیاتری هەرێمی کوردستان کە لە کۆتادا لە قازانجی هەمووانە درێژەی پێدەدرێ و بەڕوونی دیارە.